دەچینە لای شاخەوان عەبدوڵڵا هاوکارمان لەگەڵ میوانەکەی محەممەد عەلی ببوورە شاخەوان محەممەد وتەبێژی شوێنەواری گەرمیان لەگەڵ محەممەد عەلی قسەمان بووەکە دەربارەی ئەم مۆزەخانەی کەلتوری گەرمیان بزانین ئەم بابەتانی چۆن کۆ کردو تەواوی زانیارەکان لەسەر ئەم بابەتە. شاخەوان بەیانی تۆ میوانەکەت باش فەرموو. بەڵێ ئاکامسان ئەویانیتان باش دیارە ئێمەستا لە یەکێک لەو جێگەیانەیەن کە مێژوو و کەلتوری گەرمیانی تێدا کۆکراوەتەوە کە چوارەمین مۆزەخانەی شارستانیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان واتە دوای پارێزگاکانی هەولێر و سلێمانی دوهۆک خۆشبەختانە گەرمیان یەکێکە لەو جێگەیانەی کە توانراوە مۆزەخانەی تێدا بکرێتەوە بۆ هەڵگرتنی ئەو پاشماوە کۆنانەی کا لە ناوچەکەدا دۆزراونەتەوە یاخود هاوڵاتیان هێناوێنە بۆ پاراستن و هەڵگرتنیان جا بە خۆشحاڵی ئەم بەیانە میواداری بەڕێز محەممەد عەلی وتەبێژی شوێنەواری ئیداری گەرمیانمان کردووە دەمانێت چەند پرسوڕایەک لەسەر مۆزەخانەکە و گەشە سەندنی و ئێستا مۆزەخانەکە لە چ قۆناغێکدایە گفتوگۆکەین. ماسە محەممەد بەیانی باش سپاس بۆ دەرفەتەکان بەیانەی لەگەڵمانە بووی بۆ تیشخستنە سەر بابەتێکی گرنگ کە پەیوەندی بە شارستانی و کەلتوری هەمومانەوەیە لە ناوچەکەدا. سەرەتای پرسیارەکەم لەوەش دەست پێ بکەین مۆزەخانەی شارستانی گەرمیان کەی دامەزرا. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە وەکو مۆزەخانەی شارستانی گەرمیان تەمان چوارەمین مۆزەخانەی لە هەرێمی کوردستان خۆدا ئاماژە پێکرد بۆ یەکەم جار لە 16 ساڵی 2014 لە گەرمیان مۆزەخانەیە کرایەوە مۆزەخانەیەکە بۆ مۆزەخانەی شارستانی گەرمیان ناسراوە. تەبان لە ڕووی گرنگی و پێشترێ مۆزەخانەی ترمان هەبوو بەڵام مۆزەخانەکان تایبەت بوون بە شتی کەلەپوری بەڵام گرنگیە مۆزەخانە ئەوەیە کە شارستانێتەکەواتە و بەشانێکە ئەو پارچانی لێرە عەرزکران هەمووی پارچەی شوێنەوارین کە بەپێی یاسای عێراقی کۆن و یاسای هەموارکراوی هەرێمی کوردستانیش کە ساڵی 2021 دەرچووە و پارچانە هەمووی پارچەی شوێنەواری تەمەنیان لەسەر 200 ساڵەوە بەسەرەوە. باشە هاوڕێ محەممەد ئەو پارچانەی کە لێرەن خۆتان دۆزییانە ئەو تیمانەی کە لێرە ئیشەن ئەوەی کە منە بینم تیمی ئەکتیڤ و باشتان هەیە بەڵام هەرچەنە ژمارەشیان کەمە بەڵام ئەبینم زۆر چالاکن. ینی ئەو شتانەی کە لێرە هەڵگیراون یا پارێزراون دی خۆتانەیە هاوڵاتیان بۆتانێن هێناوە. تەبان لەگەڵ دامەزراندنی بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان کە سەرەتا ساڵی 2005 دامەزراوە وردە کۆمەڵی پاشماوەی خەڵک هەندێک پاشماوی کۆ کردوتەوە لێرە پێشکەشی مۆزەخانەی کرد بەڵام سەرەتاکەی لە ژمارەی با بڵێن لە ژماری پەنجەکانی دەستێنە پەڕیەوە دواتریش هەندێک پارچەمان هەبووە کە لە ڕێی پەیوەندی بەڕێوەبەرایەتەکانی تر بوون وەکو ئاسایشی گەرمیان کە ئەم پارچانیان دەست بەسەرا گرتووە دواتر دوای کار ڕێکارە یاسایەکان تەسلیمی بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیانیان کردووە بەڵام بە شێوەیەکی فعلی لە ساڵی 2012ەوە ئێمە تیمەکانمان ینی شتان کۆ کردوتەوە لە 12 لێرە شتمان کۆکرۆ پێشتریش چەند پارچەیەکمان هەبووە لە ساڵی 2012 بە فعلی تیمەکانی بەشی پشکنین کە لێرە کۆمەڵە شوێنەوار نازبوون لەگەڵ هاوکارانی ترمان لە بەشی ئەندازیاری و ڕووپێوی و هەموو ئەوکانتر لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکە تیمێکمان دروست کرد بۆ کاری هەڵکۆڵینکردن و پشکنینی شوێنەواری بۆ کاری ڕووپێوی شوێنەواری. یانی ئەتوانین بڵێن شتەکە دوولایەنە هەم هاوڵاتیان و هەم خۆشتان هەم سەرەتای دامەزراندنی هۆڵی یەکەم دوولایەنە بوو و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ خەڵکو و لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی ترمان بڵێن دەستگاکانی تری حکوومەت لە ناوچەکە ئەمە وای کرد کۆمەڵی پاشماوە کۆ بکەین و هەر ئەمەش هاندان بوو بۆ ئەوەی بیر لەوە بکەینەوە کە ئیتر لە گەرمیانی شوێنێک هەبێت بەناوی مۆزەخانەی شارستانی گەرمیانەوە. زۆر باشە هەڕێ محەممەد پێتوان نییە ینی ئەم بابەتاوەی هاوڵاتیان وە شارێکیان دروست بۆ جاران مەسە ئەم شوێنەوارانە یاخودە و پارچە ئاسەوارانەی کە دۆزرانەوە کڕین و فرۆشتیان پێوەکرا لە ناو ئەبرانیانی لە ناو ئەچوون ینی واتان نەکردووە ینی وە شارێک دروست بێ کەسێک کە شتێکە دۆزێتەوە بێنێ بۆ مۆزەخانە. خۆی لە ڕاستیە هەر لە ساڵی 2002 ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان ینی خۆشبەختانە ئەگەر بڵێن لە نێو هەموو وەزارەتەکاندا و یەکەم بەڕێوەبەرایەتی بوون کە توانیمان ڕێبەرێکی شوێنەواری دروست بکەین بە چاپێکی زۆر گرنگ و ملەوەن و ئەم ڕێبەرە ژمارەیەکی زۆرمان لێ چاپ کرد لەناو خەڵکی ناوچەی گەرمیان لا دام و دەستگاکان لە قوتابخان و ناوەندە پەروەردەیەکان و خوێندنی باڵامانە بڵاومان کردەوە و پەیوەندی ئێمە شوێنەوار ناسان و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتەکە لەگەڵ خەڵکی تری دەرەوە وای کرد کە ئەو خەڵکانەی کە لە کۆنە پاشماوەیەکی هەڵگرتووە لەبەر خۆشەویستی
پارچەکە چکۆ ئێمە پارچەمان وا هەبوو کابرا لە ساڵی هەشتاکانەوە هەڵی گرتووە زۆر باش لێرە پارێزرا بەڵێ شوێنێکی نەبووە پێشکەشی بکات بۆیە لەو کاتێ هاتوون کە ئەمەیان بە دەرفەت زانیوە زۆر باش هاوڕێ محەممەد کۆنتترین پاشماوە کە لێرە هەڵگیرا بێت پارچە ئاسەوار چیە مێژۆکەی بۆ کە یەگەڕێتەوە هیچ سەردەمێکە ئەنی بە دیوێکی تێدا پرسیار بکەین کۆنتترین ئاسەوار لەم سەردەما چ سەردەمێک زۆرتری تایە ینی سەردەمی کاشەکان و ساسانێک بەنسبەت گەرمیان ینی بەنسبەت ناوچەکەی خۆ ئەگەر لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم تەبەن لەبەرەوەی هەموو شوێنێکە سەرەتا مۆزەخانەیەک کاتەوە هەوڵەدا هەموو پارچانەی هەیە پێکەوە نمایش بکرێ ئەمەش واکە هەموو سەردەمەکانی تیا کۆ بێتەوە لەو مۆزەخانەیە لەبەرەوەی خۆناغی شوێنەواری یا دەستپێکی کاری شوێنەواری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2000ەوە بە شێوەیە کە ئێمە کادری کوردی کادری ئەوانەی کە خەڵکی هەرێمی کوردستانن دەستی پێ کردووە مۆزەخانەکانمان لە ئاسێکی سەرەتاییایە بەڵام خۆشبەختانە بۆی دەوڵەمەندی ناوچەکە وای کردووە کە خێرا مۆزەخانەکان لە پەرەسەر نابن و مۆزەخانەیەکی ژمارەیەکی چەندە ئەو سەردەمەی کە دیاری کراوە چەندە بۆ نمونە ئێمە لە گەرماوەی هەر لە یەکەم کاریکردنەوە پشکنین کە ساڵی 2012 ئەنجامماندا تیمە ناوخۆیەکانی خۆمان لە گردێکەیە لە ناحی ڕزگاری سەر بە کەلارە تەپەی ڕەحیم لێرە پارچەکانی عەرز کراوە کە ئەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی نوێی چاخی بەردینی نوێی پێشگەڵێنەکاری ینی بە شێوەیەکی دروست نزیکەی هەزارەی هەشتەمی پێشزین زۆر باش ڕێ محەممەد گەرمیانێکێکە لەو ناوچانەی ینی لۆلۆیەکانیشی تیا ژیاوە ویستمە و پرسیارەکەم ینی ڕەچەڵکی ئەم نەتەوەش زیاتر بۆ کورد دەگەڕێتەوە یعنی ئەوەی مێژوو کە سەرچاو مێژوەکان باسییان بێت سەردەمی لۆلۆی لێرە هەیە سەواری سەردەمی دۆستانە ئەگەر شێوە فراوانەکەی گەرمیان وەرگین ئەوە قسەی زیاتر هەڵەگرێت بەڵام ئەوەی کە ئێستا کە بە سنووری ئیداری گەرمیان ناسراوە بۆ نمونە دوو قەزا و چەند ناحەیەکی خانەقین لەسەرێتی زۆرترین ئەو گردە شوێنەوارانی کە لێرە هەیە وەکو ڕێژە باسی بکەین سەردەمی کاشەکان لێرە زۆر بەرفراوانە سەردەمێکی کاشەکان سەردەمێکی زۆر پاشماوەی سەردەمی کاشەکان لێرە زۆر دۆزێتەوە ئەو بمانایەوە نیگە مەسەرەن لۆلۆبیەکان و بەشێکی تر لەو گەلە کۆنان لێرە نەژیان بەڵێ بەڵام پاشماوەی کاشەکان بە حکمی ئەوەی گەرمیان ڕێڕەوێک بووە لە گەشتی کۆچی کاشیەکان بەرە ناوچەکانی خواروی عێراقە لە ناوچەکانی بابل ماوەی 400 ساڵ حکمیان کرد ئێرە ڕێڕەوێک بوو شوێنی دەسەڵاتیەوە هاوڕێ محەممەد دانەوێڵە بینم لێرە ئەمە مێژووی ئەم دانەوێڵە بۆ کوێ ئەگەڕێتەوە ینی هەستەکەم زۆر کۆنیشە گەنمەوە زانیان نیست کە چی بەشێکی ئەوانەی کە دانەوێڵەکان لەو دیو عەرزمان کردوون لێرە ئەمە لەگەڵ ئەو تیمانی کە ئێمە ساڵانە عقدمانێ لەگەڵ کۆمەڵی تیمی ئۆروپی ئەمریکیە لەوانە ساپێنزا ئیتالی بۆڵۆنە ئیتالی گلاسکۆی بەریتانی و دارسپۆنسی ئەمریکی ئەمانە وای کردووە کە ئەم کنەوە پشکنینانە کۆمەڵی بەرهەمی شوێنەواری کۆمەڵی پاشماوەی شوێنەواری جگە لە توێژینەوەکان کە بڵاوەکرێتەوە پاشماوەکانی لەم مۆزەخانەیە عەرز بکەین بۆ نمونە ئەمە چییە خۆی گەرمەوە پاشماوەکان لەو دیو عەرز کراوە ئەمە تەنها خۆڵی ژێری ئەو ڕێرەوە ئاویە بوو کە لە ئەوەی شاخی کوورەی باناسی ئیشمان زۆر لەسەر کرد شاخی کوورە وابزانام ناوچەیەکی زۆر گرنگ و استراتیژیکە زانکۆی گلاسکۆ زانکۆی گلاسکۆ بە هاوبەشی کۆمەڵە شوێنەوارناسی ئۆروپی کاری کردنەوە پشکنی تیاکە ئەمەیەکێکە لە دۆزینەوە موهیمەکانەوە تازە لە عەرزکردنەوە تەماوە ڕێڕەوێکی زۆر درێژە لێرە پشکن گواستنەوەی ئاوی پاک بووە وەکو جۆگەیەکی ئاودێری ماڵان شوێنی خزمەتگوزاری بوو زۆر باش هاوڕێ محەممەد ویستم لەسەر ئەو زانکۆیانەی کە ئێوە گرێبەستان لەگەڵ کردووە گلاسکۆ و ئەو چەند زانکۆیەکی تری ئیتالیە و بەریتانیا یاخدوو گرێبەستیەوە لەگەڵ ئەم زانکۆیانە بە کوێ گەشتوە زانم شوێنێکی تایبەت ئەو زانکۆش کە دۆزیوان پاشماوەکانیان دۆزیوەتەوە گلاسکۆی بەریتانیا ئەگەر هاوکارم بچینە ئەو هۆڵەش باسی ئەوێمان بۆکەیت بەڵێ ئێمە هەر لەگەڵ کاری تیمە ناوخۆیەکانە خۆشبەختانە یەکەم زانکۆکە ڕووی تێکردن زانکۆیەکی بەریتانی و ئەمریکی بوو باو بەشی هاتن لە گەرمیان کاری کنەوە پشکنین و ڕووپێویان کرد دەڵکە لە شوێنەوارە ڕووپێوی شوێنەواری تەواوکەری ئیشە شوێنەوارەکانە چونکە تۆ لە ڕێی ڕووپێوی ئەزانی چەند موقعی شوێنەواریت هەیە کامیان گرنگە کامیان لەوەیە کە لە ناوچوونایە یان ئەوەیە کە کامیان باشترە بۆ ئەوەی تۆ بیخێ خزمەتی ئەو زانکۆیانەوە
بتوان ئیشی خۆیان لەسەر بکەن بەپێی ئەو پلانی کە بۆیان داڕۆشتەوە. بۆ نمونە ئێرە کۆمەڵی پاشماوەی لێە زۆربەی پاشماوەکان بەشی زۆری کە لێرەوە هی شوێنەکە پێوتەکانی ماش لێرەدان زۆر باشە کەمتر یەک خولەکمان ماوە باسی بەشەکانی مۆزەخانەکە بکەیت چەند بەش لە خۆگرێ و مەجای فراوانکردنی هەیە ینی چیتان کرد بۆ ئەم مۆزەخانە زیاتر فراکرێک دقە کاتمان زۆر باشە وەڵامە لە دوای 2014 ڕاستەخۆ بەشێکی ترمان کردەوە هۆڵی دۆم بوو بەهۆی بە حکمیەوەی کە پارچێکی زۆرمان دۆزی و دواتریش ئەم بەشەمان کردوەوە تایبەتە بە تیمی زانکۆی گلاسکۆ کە پارچەکانی خۆیان لێ عرض کردووە و ئێستاش لە دروستکردنی هۆڵێکین چکە پاشماوەیەکی زۆرمانەیە تیمەکان و ئیشەڵا لە ماوەی ساڵێکدا بتوانین پاشماوەکان لەو هۆڵە تازەی عرض بکەین. سپاس بۆ محەممەد عەلی و تەبێژی بەڕێبەراتی شوێنەواری گەرمیان بەڵێ ئاکام ئەوە دوایین ناوڕۆکی گفتوگۆکەی لەگەڵ و تەبێژی شوێنەواری گەرمیان لەسەر یەکێک لە مۆزەخانە گرنگەکانی هەرێمی کوردستان کە مۆزەخانەی شارستانی گەرمیانە لەسەر شێوازی هەڵگرتنی پارچەکان و مێژووی دۆزینەوەیان و کنەوپشکنینی شوێنەوارناسان و گرێبەستانی کە لەگەڵ زانکۆبیانەکان ئەنجامدراوە بۆ ئەنجامدانی کنەوپشکنی لە ناوچەکە. بەڵێ شاخەوان هاوکارمان شاخەوان زۆر سوپاس بۆ تۆ بۆ میوانەکەشە بۆ